من خەلیلی حاجی ئیبراهیمی جۆڵای پێنجوێنی ئەوەی ڕاستی بێتانەوە یەک پێشمەرگە بووم لە دەرەوە بووم بەڵام دوایی کە هاتمەوە لەوە پێش سایەق بووم لە خەتی بەغا بووم لە 81 ڕام کردە دەرەوە دوایی کە هاتینەوە دوای ئینتیفازە ئیتر دانیشتم ئەم ئیشەم دەست پێ کرد لە 91 لەم بازاڕام ئەم ئیشە ئەەکەم ئەلحەمدولیلا وردە وردە ژیانی پێ ڕوا بەسەرۆتە هەرچەند پێشمەرگە بووم 11 ساڵم بێدابڕان هەیە تا ئێستاش کرێچیم کە لە دەرەوە بووم تەوان ژیانی دەرەوە سەخت بوو ئیتر لەوێ مناڵم نییە هەر خۆم خێزان بوو وردە وردە مەکینەیەکمان کڕی ئیشمان پێکرد خەیاتی ئیتر خۆم هەڵمەوەشان و چاک نەکردەوە هەڵمەوەشان و دروستمە کردەوە ئیتر دوای کە هاتم بیرم کردەوە سایەقی زۆر باش نییە سنعات باشە بێوەیە دەستم کرد بەم سنعاتە ماڵی ئاوا بێ ساحەمڵکەکەش جیان کردمەوە لێرە ئەم مێزەم داناوە ئیتر ژیانمی پێ ڕوا بەڕێوە پێش ئەم شەڕ و حساب و کتابە کە معاش هەبوو خەڵک معاشی هەبوو ئیشمان باشتر بوو بەڵام ئێستا بەخوا ڕۆژی وا هەیە سفتاحنا ڕۆژی واشەیە باش ئاوای ئیتر ئەمە بڵێن بەکینەی ژنانە بە تایبەتی پەپولە و شێرەکە و برازەری نەخش و ئەوانە مەکینەی پیاوانیش برازەری پیاوانەیە ئەوە بێ لە سەر مێزەکەی خۆی تایم بێ بێ مەسەن لە ماڵان یا لە دوکان کە هینەبێ چی لەوێت تایمی ئەوای لەم مەکینە بچووکانە ئاسانترە ڕاحەتترە برازەری نەخشەکان ئەوەیە دیشلی باغیان تایە کە بشکێ ئەبێ بگۆڕێ ئەوە من لەبەرەوەی بە پێوەم و لێرە وەم ناکرێت بەس تایمی مەسەلەن زنجیرە و منجیرە و یان قماش نەبردن و درومان نەکردن و شت ئەوانش چاک بکەم ئاوە لە سایی فەزلی خواوە ئەوانەی کە لای من ئیشیان کردووە چون ئیشەکە بە پاکیەکەم و بە چاکی غەشی تیان ناکەم لە سایی فەزلی خواوە هەر سەردان مەکەنەوە لەگەڵ خراپە بێ ئەڵێن حتا خەڵک لە ڕێیان پێگرن ئەڵێ چاکیەکەی ئەڵێ ئێمە وەسای خۆمان هەیە ئاوایە ئەوەش ئەکەوێتە سەر پاک و چاکی و زەمیرەکە من مەگەر زۆر شتی پێویست بێ 10,000 وەرگرم 5,000 3,000 4,000 ئاوا وەرەگرم هەر لێرە چەند کەسێک فێر کردووە ئێستا یەکێکیان دوکانی هەیە یەکیشیان داماوە تووشی گۆڕینی گورچیلەی بوو ئەوەی سەر چووەتە ماڵەوە یەکێتریان کوڕی کابرایە کە ئەویشم فێر کردووە ئێستا لە شوێنێک دوکانی داناوە ئینسان نابێت دەسەوسان دانیشێ ئەگەر لێزان بێ ئەوێ دەسەوسان دانەنیشی هەوڵی شتێک هەر بێ کەسیش لە خۆ پێ ناگات لە پڕێکیش نابی بە کوڕێ بە پێی توانای خۆ دەبێ بەقەی بەڕەکەی خۆت پێ ڕاکێش بۆ یەکێک کە دەسەڵاتی بێ با دوکان بگرێ بکرێ دوکانی بکڕێ بەڵام ئەگەر نەیبێ چی بکە کابرا ئەگەر بیبێ ناچە عارەبانەیە پاڵ پێوە نیە ئەچێ سیارەیەک بکڕێ و وانە ئەوەیە مەسەلەکە